بەپێی ئامار و ڕاپرسی ڕێکخراوێک بەشداری هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی نوێنەراندا بە ڕێژەیەکی زۆر کەم دەکات و بۆ لە 150 دادەبەزێت. لە ناوەڕاست و خواروی عێراقیش ڕێژەی بەشداری 130 بۆ 140 دەبێت. شارەزایانی بواری هەڵبژاردن بە گرنگی دەزانن لە هەڵبژاردندا میدیا لە ئاشکردنەوەی دەنگدەر و نیشاندانی سیمای جوانی پرۆسەکە ڕۆڵی ئەرێنی بگێڕێت. طبعا دەستگاکانی ڕاگەاندن ڕۆڵی بەچاویان هەیە لە ئاشکردنەوەی هاوڵاتیان لە پرۆسی هەڵبژاردن. بەپێی دوایین هەڵبژاردن کە لە عێراق ئەنجام درراوە ڕێژەی بەشداریکردن کەم بۆتەوە کە بەپێی هەندێک ڕاپرسی لە پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق ناگاتە لە 140 لە هەرێمی کوردستانیشا ینی لە 150 تێ ناپەڕێ کە ئەمە لە بەراورد بە دوای هەڵبژاردن و بە خراببوونی بارودۆخی ئابووری و سیاسی و کۆمەڵاتی لە عێراقا پێشبینی ئەکرێت بەشداریکردن ئەم جارە هەڵبژاردنە کەمتریش ببێتەوانێ. بۆیە بەسە ئێمە لە چوارچێوەی ئەو پرۆژەیەمانە کە ئیش لەسەر گەشەکردن بە سیستەمی هەڵبژاردنەکەین لە هەرێمی کوردستانە بە باشمانزانی ئەمڕۆ دیدارێک سازکەین لەگەڵ دەستگاکانی ڕاگەاندن بە ئومێدی بتوانین لە ئەنجامی ئەو گفتوگانی کە هەمانە بگەینە ڕێگە چارەیەک یاخود چەند پێشنیارێک گەڵاڵ بکەین تاکو دەستگاکانی ڕاگەاندن ئیشی لەسەر بکەن لەوە لە ڕێی ئەوانەوە بتوانین ئومێدێک بجێڕینەوە بۆ هاوڵاتیان و متمانە بژێڕنەوە بۆ هاوڵاتیان بە پرۆسی هەڵبژاردن لە قۆناغی داهاتوو. لە هەڵبژاردنەکانی ڕابردووی هەرێمی کوردستاندا دوو حیزبی دەسەڵاتدار وێنایەکی ناشرینی پرۆسەی دیموکراسیان نوان بۆی ساختەکاری و بەلاڕێدابردنی هەڵبژاردنەوە خەڵک و دەنگدەریان لە پرۆسەکە سارد کردەوە. بەڵام بە بڕوای شارەزایان ساردبوونەوەی هاوڵاتیان لە دەنگدان هەرەو ئامانجەیە کە دەسەڵاتداران هەوڵی بۆ دەدەن بۆ پێی لە بەشداری کەمی هاوڵاتیان باشتر زەمینەی تەزویر و ساختەکاری دەڕەخسێت. شارەزایانی میدیا دەڵێن ڕاگەیاندن هۆکار و ئامرازێکی گرینگە بۆ پرۆسەی هەڵبژاردن. پێویستە سیستەمی سیاسی و میدیا پەیوەندیەکانیان باشتر بکەن لەمەڕ بابەتەکانی هەڵبژاردن. ڕاگەیاندن هۆکارێکی زۆر کاریگەرە بۆ گەشەپێدانی پرۆسەی هەڵبژاردن و بۆ هاندانی خەڵکی بۆ بەشداریکردن لە پرۆسەی هەڵبژاردنە، چونکە بەڕاستی ئەسەر ڕاگەاندن لە هەموو بنچەکانی نێو کۆمەلگا و پرۆسەکانی نێو کۆمەلگایە ئەو ڕۆڵەی کە ئیبینێ هەم بە ئاراستی ایجابی و هەم بە ئاراستەی سلبی بۆتە میکانزمێکیان جوڵێنەرێکی سەرەکی بۆ بەدەمەچوونی پرۆسەکانیان ساردبوونەوە لە پرۆسەکە و وەلانانی پرۆسەکە بێخەمبوونی هاوڵاتیان لی. مادام لە ئێستا پرۆسەی هەڵبژاردننی عێراق لە پێشە ڕاگەاندن پێویستە ئەوە لە پێشچاو بگرێت کە ڕۆڵێکی کاریگەریە بێ لە چەسپاندنی پێگەی کورد لە نێو دەوڵەتداری و سیستمی بەڕێوەبردننی عێراقا. کوردستان وەکو هەرێمێکی عێراقی کە سەر بەو سیستەم و بەو ڕێکار و ڕێبازانەیە کە دەوڵەتی عێراقی پێ بەڕێوە ئەچێت و پێویستە پێگەی خۆی وەکو پێگەیەکی سەنگین دیاری بکات و میدیا ئەبێ ڕۆڵ لەمەیا ببینێتەوە. شارەزایانی میدیا دەڵێن نابێت میدیای کوردی پرۆسەی هەڵبژاردن وەکو پرۆسەیەکی ناوخۆیی هەرێمی وێنا بکات و بە ئاراستەی دوورخستنەوەی دەنگدەر کار بکات، چونکە هەڵبژاردننی داهاتووی عێراق کەوا بڕیارە لە مانگی تشرینی یەکەمی ئەم ساڵ بەڕێوە ببرێت پەیوەندی بە ئایندە و چارەنووسی هەرێمی کوردستانەوە هەیە. پێویستە سەرجەم هاوڵاتیان بەشداری کارای تێدا بکەن. ڕەمیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.